ئەگەر تەماشای ئەو خشتەیەکەین ئەوە خشتەیەکە تایبەتە بە خەرجی داهات و مەساریفەکانی نەخۆشخانەی میهرەبانی بۆ مانگەکانی یەک کە تەماشای دەکەین ئەوەندە داهاتمان هەیە بە هەموو قسمەکانەوە 571,376 دلار لەمان کاتدا خەرجەکەشمان 518,806 دلار بووە. ئەو قازانجێکە لە بۆ مامەتەوە لە مانجی یەک 52,516 دلارە. مانجی دوو بە هەمان شێواز 514,314 دلار داهاتمان بووە، خەرجیشمان 473,110 دلار بووە. ئێرادەکەمان 41,204 دلار لە بۆ مایتەوە کە خەڵک و قازانج. مانجی سێ بە هەمان شێواز 35,000مان بۆ مایتەوە. مانجی چار بەو شێوازەی 37,899 دلار بۆمایتەوە. مانجی 5 29,106 دلار. مانجی 6 30,159 دلار. ئەگەر تەماشایکەینێ مانجی هەفت بە هەمان شێواز 648,102 دلار داهاتمان هەبووە، خەرجیەکەمان 576,016 دلار بووە، قازانجیشمان 72,086 دلار بووە. مانجی هەشت بە هەمان شێواز 634,330 دلار بووە، خەرجیمان 546,897 دلار بووە، داهاتەکەی 87,000 و قازانجەکەمان 87,436 دلار بووە. مانجی نۆ 57,445 مالومایتەوە. مانجی دە بە هەمان شێواز 45,435 دلار مالومایتەوە. مانجی 11 39,243 دلار مالومایتەوە. وامان دانایە وەکو تەخمینی ئەگەر مانجی دەش 40,000 مان لە بۆ ببینێتەوە، ئەو کاتی تۆتەڵی هەموو ئەو داهاتانێکە لە خلالی ساڵ کە 5,593,250 دلار دەکات، مەساریفەکەشی دەکاتە 5,064,990 دلار، 568,340 دلارمان فائز لە بۆ دەمینێتەوە کە دەبێتە تەوزیع دەکرێت بۆ خلالی ئەو ساڵەکە. تەوزیعکردنەکەشی بۆ شێوازی دەبی، ئەمە هەردووان زەمان گوتمان 568,330 دلارمان هەیە. ئەگەر کۆی پشکشمان 7,500 سەهمە، ئەگەر هاتوو دابەشی بکەین هەر سەهمەک 76 دلاری بەبەردەکەوی. کەواتە قازانجی ئەو ساڵەکە کە بە دینار دەگاتە 113,500 دینار، ئەو 76 دلارە 1,500 دیناریکەی بکەینە دینار. ڕێژەی زیادبوونی قازانج بە بەرەو ساڵی پێشتر کە 2023 ئەمە تەنها 29 دلار قازانجمان هەبوو، ئەو ساڵەکە دەکاتە 162 قازانجمان زیادی کردیە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.